مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن لە میانەی سەردانی کۆمەڵێک خانمدا کە لە شار و وڵاتە جیاوازەکانی دنیاوە هاتبوون وتارێکی پێشکەش کرد و تێیدا وتی لە ڕوانگەی ئەو هەلو مەرج و بارودۆخەی پێیدا تێدەپەڕین پێم وایە بابەتەکە پێویستی بە هەڵمەتێکی سەرتاسەری هەیە و پێویستە بابەتەکە بەو شێوەیە هەڵبسەنجێنین ژن، پیا و گەنج و پیر هەموو کەس پێویستە ئەو کارە بکات کە دەتوانێت ئەنجامی بدات. کۆمەڵەی ژنان، دایکان و خوشکانمان و دایکانی ئێمە لەو ڕۆژگارەدا پێم وایە هێندەی پیاوان خزمەتیان بە ڕێگەی پێغەمبەری خوددا کردووە. بەڵام بابەتەکە لە پاش ماوەیەک لە شیرازەی خۆی دەرچووە و لە سەردەمێکی دیاریکراویشدا عەقڵی میلیشایی کۆنتڕۆڵی بابەتەکەی کردووە و بەم شێوەیە کۆمەڵەی ژنانیان لە ماڵەکان توند کردووە بە تەواوی لە ژیانیان دابڕیون. بابەتی دووهەم پێویستە لەم بابەتەشدا نەکەوینە ناو هەڵەوە لە ڕووی هەڵەی شێواز و ئوسلوبمانەوە مرۆڤەکان تەوەلا نەکەین کاتێک دەڵێین با پێکەوە کۆ ببینەوە و ڕێگەی ئەڵڵا و پێغەمبەری خوددا لە لای خەڵک خۆشەویست بکەین. لەم بابەتەشدا لە ڕووی هەڵەی ئوسلوبمانەوە مرۆڤەکان تەوەلا نەکەین و هەر بۆیە بێگومان پێویست بەوە هەیە بابەتەکان بە پاڵاوگەی پێداچوونەوە و ڕاوێژدا تێپەڕێنرێن. بۆ نمونە ئێستا دەردی ئێمە چییە؟ وەک سەردارمان دەفەرموێت خوددا لە لای بەندەکانی خۆشەویست بکەن، خودداش ئێوەی خۆش دەوێت. هەمیشە کاتێک لێپرسینەوە لەگەڵ خودی خۆمدا دەکەم دەڵێم خۆزگە لە ڕابردوودا فڵان و فیسار شتمان بکردایە و لەبەر ئەوەی ئەمانەمان ئەنجام نەدا و ئیدراشی ئێمە هێندەی ئاسوی ئەم کارانە نەبوو، هەر بۆیە هەندێک هەڵەمان ئەنجام داوە و ئەو مرۆڤانەی بەرامبەرمان ناحەز بوون کارەکانی ئێمەیان پێ هەزم نەکرا، ئیدی بەو شێوەیە زاڵمانە، خائینانە، دووڕوانە شاڵاویان بۆ هێناین. هێندەی هەموو دنیا مرۆڤەکانیان تووشی زوڵم کرد، غەدریان لێکردن و پەراوێزیان خستن. ئەو چینە دەستە بژێرەی کە تورکیا لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا بەدەستی هێنا بوو بە تەواوی لە ناوچوو خۆیاندا بەدەم تاڤگەی جەهالەتەوە. هەر بۆیە لە نێو حەسوودی و ناحەزیدا هەنگاو هەڵدەگرن. حەسوودی و ناحەزیش نەخۆشیێکی وەها گەورەیە. ئوستادیش ئاماژەی بەم بابەتە کردووە و دەڵێت کەسی حەسوود لە پێشەموو کەسێکدا خۆی دەسووتێنێت. حەسەنی بەسەریش دەفەرموێت زاڵمێکم نەدیوەکەوا لە مەزلوم بچێت جگە لە حەسوود، چونکە لە سەرەتادا زوڵم لە خۆی دەکات، ئیدی ئارامی لەلا هەڵدەگیرێت یاخود بە دەربڕینێکی تر. حەسوودی نەخۆشیێکی وەها گەورەیە، لە لای دەروونناسان و نەخۆشخانەکانیش چارەسەری بۆ نییە، تەداوی ناکرێت. پێویستە تووشی دەستەوەسانی نەبین. بۆ گزارشکردن لە حاڵی ئێستامان پێویستە لە ئارامگریەکی چالاکانەدا بین. بۆ نمونە فڵان و فیسار زوڵمیان کردووە و خراپەیان ئەنجام داوە، تۆش هیچ مەڵێ و دەستەوەسان بوەستە. نەخێر، بەو شێوەیە نابێت. دەبێت لەو کاتەدا بپرسیت من ئێستا لەم پێگەیەدام و بە گوێرەی ئەو پێگەی تێیدام پێویستە فڵان شت بکەم. ئێستا هەموو کەس ئێوەی بیستووە، ئەمە هەلێکە بۆتان ڕەخساوە، هەر بۆیە پێویستە ناوی تەجەلی محەممەدی و ناوە شەریفەکانی تری وەک خۆی ئاماژەشی پێداوە لە هەر چوار دەوری دنیا وەک ئاڵاب بشەچێتەوە. بەڵێ، پێویستە مرۆڤ خۆی فڕێ بداتە ناو ئامانجێکی میسالی لەو شێوەیە. ئیدی بێگومان ئەڵڵا ئەو دەگەیەنێت بە دەریا. دەشێت لە بەرامبەر هەندێک حاڵەتی زەروریدا بڵین باکەمێکی تردان بە خۆماندا بگرین و زیاتر لەسەر ئەم بابەتە بوەستین، سەیری فەلسەفەی سیرە بکەین. جارێکی تر چاومان بە ژیانی جوانی سەردارمان بخشێنینەوە، جارێکی تر سەر لە نوێ سەیری پەیامەکانی نور بکەینەوە کە ئەویش لەلایەن وتەبێژی سەدەوە نووسراوە. یەکێکە لەو مرۆڤانەی کە دەردەکانی ئەم سەدەیەی بەباشی دیاری کردووە. دەشێت لەو جۆرە حاڵەتانەدا هەست بە پێویستی چاوخشانەوە بەو جۆرە بابەتانەدا بکەن و بەرپرسیارەتیەکان وا لەنەوەی نوێ دەکەن، لەو بابەتانەدا ئاراستەی قوڵبوونەوەیان بکات و ناچاریان دەکات، ئیدی خۆیان بە ناچاری کارێکی لەو شێوەیە دەکەن. دنیا پێویستی بەوە هەیە کە ئەم دەنگ و هەناسەیەی خزمەت ببیستن، چونکە سەردەمانێکە کەسانێکی وەها هەن کە موسڵمانان وەک تیرۆرست دەبینن. بەڵام ئێستا ئەو مرۆڤانەی کە لە شوێنە جیاوازەکانی دنیا نوێنەرایەتی موسڵمانێتی و چارەنووسی موسڵمانێتی دەکەن، ڕاستە و خۆ بەوانیشیان وت ئەمانەش تیرۆرستن، واتە بە موسڵمانی ڕاستەقینەشیان وت تیرۆرست، بۆ ئەوەی بسەلمێنرێت کە ئەم قسەیە وەها نییە و دینێکە زۆر لەسەر و هەستی هیومانیزم و مرۆڤایەتیەوە و دینێکی ئاسمانی گرنگە. هەر بۆیە چۆنێتی ئاوێتە بوون زۆر گرنگە. هەر کەسێک خاوەنی ئەقڵە لە ژن، پیا و نەوەی نوێ بە گەنج و پیرەوە دەبێت لە بابەتی ئاوێتە بوون لەو کۆمەڵگەیانەی تێیدا دەژین هیچ کەم و کوتێک پیشان نەدەین. بەڵام لەلایەکی ترەوە کاتێک بەم شێوەیە لە کەسانی تر نزیک دەبینەوە لەوە دەچێت مارود و پشتی توانەوە ئەسیمیلیشن سەر دەرکات. پێم وایە ئەمەش زیاتر کاریگەری لەسەر ئەو نەوەی نوێ و گەنجانە دادەنێت کە گوێڕایاڵی هەوا و ئارەزووی نەفسیان دەکەن. هەر بۆیە پێویستمان بە دروستکردنی شورایە لە بەردەم توانەوەی نەوەکانماندا. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org
www.facebook.com/fegulan kurdi